دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای پایەبەرزی ئیسلام دەفەرمێ یەکێک لە پارێزەرەکان لە مەحامیەکان زۆر برادەرم بوو. وتی مامۆستا پارێزەری دۆسەیەک بووم زۆر سەیر بوو. کابرا کەسێک کوژرا بوو تۆمەتی کوشتنەکە خراپ بۆ پاڵ ئەو کە سوکاری هاتم بۆلام و چووم بینیم لە سزنا وەکالەتی بۆ کردمەوە پارێزەری بم. من وتم دیفاع لە پیاوکوژ ناکەم پارێزەرێک نیم. وتی والله بە قورئان سوێندت بۆ دەخۆم یەقینت هەبێت لە قیامەتا بەر حزوری خوا بەرەو ڕوود دەمەوە والله ئەم قەتڵە دەستی منی تێدا نییە دەستی منی تێدا نییە. وتم من پارێزەرێکم هەموو دنیام دەی تێ دیفاع لە پیاوکوژ ناکەم. وتی والله پیاوکوژ نیم والله لەم دۆسیەیەدا تاوانم تێدا نییە بەڵام بەسە من ئاساغ بووە فڵان کەس کوژرا بوو من لەوێ گیرام والله نەچەکم بەکارهێناوە ناو چەقۆیە بەدەستی منەوە بوو ئەو خوێنە بەسە من ئاساغ بووە هیچ بەڵگەی شترنیە و دادگای زەوی لە تۆ کوشتوتە. ماوەیەکی زۆر دۆسیەکەم هێناوە برد چەند جە لە سەی دادگا زۆر بە توندی دیفاعم لێ دەکرد بەڵگەی بە قووەترم دێنایەوە. ئاخری جەلسەی کۆتایی دادگا بڕیاریدا هەموو بەڵگەکان دژی تۆمەتبارن بڕیاریدا لە سێدارە بدرێ. چوم سەردانم کرد وتم وەڵی بەداخەوە من هەموو هەوڵی خۆممدا کە تۆ لە سێدارە نەدرێی بەڵام دادگا بڕیاریدا لە سێدارە دەدرێت چۆ سێتێکت هەیە چ قسەیەکت هەیە بینوسە ئەو من سەرپەرشتی کاروباری تۆ دەکەم. وتی زۆر بە عسابێکی سادە وەریگرت دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە پارێزەرەکە بۆی جەڕاموتی کابرا کە ئەو هەواڵەمدایە وەم زانی هەر دڵی دەوەستێ هەر ڕادەسڵەکێ چونکە ئەو هەموو ساڵەکە ئەم دۆسیە لە دادگا بوو ئەو هەر سوورە لە سەوی فڵان کەسی نەکوشتووە ئێستاڵم تۆ لە سێدارە دەدەن لەسەر فڵان کەس سەی دەم و چاویم کرد لە ڕووی دەرونیەوە سێرم کرد بە عسابێکی ساردەوە هەستێکی ساردە وەریگرت. وتی فڵان کەس واللهی من ئێستاش سوورم لە سەوی فڵان کەس نەمکوشتووە ئەم جارش دوای مردنم بە دادوەر بڵێەوە بڵێ دادوەر بەدوی بکوژی ئەم پیاوەدا بگەڕێ ئەم پیاوە بە ناحەق کوژراوە تو خوا با خوێنی نەفەوتێ و حەقی ماڵ منداڵی نەفەوتێ بەڵام من ئێستا بۆ تۆی دەیجێڕمەوە و لەبەر دەمی پەتی سێدارەشا بۆ خەڵکی دەیجێڕمەوە من بە ناحەق لە سێدارە نادرێم والله من حەقی لە سێدارەدانم هەیە ئەم حەقی کە ئێستا دەچمە بەر پەتی سێدارە هی 30 ساڵ لەمەوە بەنە 30 ساڵ با حاکم دڵنیا بێنەوەی کە ئەم بکوژە من نەبووم بەدوی خوێنی فڵان کەسا بگەڕێ و حەقی نەفەوتێ. وتم چۆن سرم سوورما 30 ساڵ. وتی من کاتی خۆی بەڕێوەبەری بنکەی پۆلیسی فڵان شوێن بوو لە دیمەشقا لە دەکاتی داگیرکردنی فەڕەنسیەکان بۆ سووریا ئالەو کاتەدا دەڵێ کابرای فەڕەنسی زابتەکە کە سەرو ئێمە بوو کابرایەکی هێنابوو گرتبووی وتی ئەمە ئەم شەو لای تۆ بێ بەیانی تا دێم دەیبم لە سێدارەیە دەم زۆر ئاگاد لێ بێ. بردم لە ژوورێکا سزنم کرد بیری ئەوە منیە بوو سزنەکە پەنجەرەیەکی تێدایە کابراش کارایە تاوانبارە پێشتر تاوانیکەی کردووە